بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أما بعد، السلام عليكم السلام عليكم ورحمة الله وبركاته. دعوة كارين لفرودقار طاعة عبادتهم ولا يطمن إن شاء الله والبقري دشت وبزاني شيخا أتينا سر بابتك كتير لو بابتاني كعسران باسك لخدمة جنابتنا باسي ئادابی دۆستایەتی و برایەتی ئەمش گرنگە لەو بابەتە جوانانەی کۆمەلگایە ئەمڕۆ پێویستمان پێێتی. تەبەن ئەگە بچینە سەر چەند وشەیەکی پێش بابەتەکە بچنە ناوڕۆکی مەسەلەی الرەفیق یان صاحب بەو کەساڵێن بە کوردیش پێڵن هاوڕێ لە ڕێگاوبانە تووشت دێن لە سەفرێکە یان لە دەوامێکە یان لە قوتابخانەیە ئەمە پێی دەڵێن هاوڕێ برادەریانی صاحب و ڕەفیقشی پێڵێن. دۆست و خۆشەویستش ئەوەیە کەوا تایبەتمەندیەکی ترێ خۆشەویستە لەوە زیاتر ئەوش ئەوەیە ئەو کەسەیە کە بەویستی خۆت تۆ هەڵێ بژێری یەکێتر دۆستی خۆت خۆشەویستی خۆت محەبەتی زیاتر ئەدەیتی. ناوی دەدەن خەلیل یان ناوی دەدەن سدیق وەک چۆن پێغەمبەری خوا سەلەم خۆی هەڵەبژارد لە ڕێگاوبانەکاندا. ئەمانە ئەمە دوو شەی زاراوەی جیاوازە برایەتی و دۆستایەتی بۆ نمونە، یعنی هاوڕێ و ئەمجا دوایەوە ڕەفیقی زیاتر نێزکتر ئەکا خۆشەویست سەدیق. ئەگەر تەماشای قورئانی پیرۆز بکەین پەروەردگار باس ئەکا هەندێ مافی داناوە واعبدوا الله ولا تشرك به شيئا وبالوالدين إحسانا وبذي القربى واليتامى والمساكين وذي القربى والجار الجنب والصاحب والجنب. هم صاحبك هناوە هم جار الجنب شي هناوە هەردووکە کە خوای پەروەردگار ئەفەرمێ. یعنی پەروەردگار داوامان لێ ئەکات شەریک بخوا قرار نەدەین لەگەڵ دایک و باوکە باش بین، لە خزمەتیان هەبین، لەگەڵ هەتیوە، لەگەڵ هەژارە، لەگەڵ دراوسێدا، لەگەڵ خزمایەتیدا، لەگەڵ دۆستایەتیدا. ئەم دوانەیشی تایە ئەوانەیە کە لەو مافانەیە کە ئێستا ئێمڕۆ باس دەکەینەوە. تەماشا بکەین لە قورئانی پیرۆز ئاماژەیە کە ئایەتێکی ترمانەیە، ئەو ئاماژە دەستناکە بە ئینسان وریای بێ الأخلاء يومئذ بعضهم لبعض عدو إلا المتقين. هاوڕێکان ئەمجا چینە سەر هاوڕێ. ئەوە پێشی دۆستایەتی بوو ئایەتەکە، ئێستا تێدە سەر هاوڕێ. واتە هاوڕێکان لە قیامەتە، دۆستەکان لە قیامەتە ئەبنە دژمنی یەکتری إلا المتقين، إلا ئەوانە دەبێ لە خوا ترسن ڕێگەی خوایان گرتووە. ئەوانە لە قیامەتە حاشا لە یەک ناکەن و حاشا و گر لە یەکتری نین. جگە لەوانە الأخلاء يومئذ بعضهم لبعض عدو، واتە دژمنی سەرسەختی یەکترین، چونکە یەکتریان بردەتە مر هەڵا لەوێ پێ ئەزانن. ئەو کاتە لەورە بۆیان دەرەکەوێ ئەمانە دۆستیان نەبوون، ئەمانە بەڵکو دژمنیان بوون، بۆیە لەورە ڕەفیان لەوێتی. إلا المتقين، إلا ئەوان دەستیان کردووە بۆ خێر، بۆ چاکە، بۆ باشە، ئەوانە دۆستی ڕاستەقینەن. پەروەردگارە فەرمێ کەواتە ئێمە ئەبێ وریابین هاوڕێتی کێ هەڵەبژێرین، دۆستایەتی کێ دەکەین. ئەوە گرینگە، ئەم بابەتە ئەممان پێڵێ ئەبێ بزانین، چونکە پێغەمبەریانە فەرمی عليه الصلاة والسلام رجلان تحابان في الله اجتمعا عليه وتفرقا عليه. یەکێ لەو حەوتاقمە، لەو حەوتاقمەی کە هەڵنە سێبەری عاشا ڕەجولان، دوو پیاو، دوو ئافرەت، دوو گەنج، دوو پیاوی بەتەمەن، ئیتر دوو کەس هەر کاس هەر چی ڕەچەرێکی بێت. تحابانی في الله، یەکتریان خۆشگەرە لە بەڕ ڕەزامەندی خوا، کۆ دەبنەوە لە بەڕ ڕەزامەندی خوا، جیا دەبنەوە لە بەڕ ڕەزامەندی خوا. یعنی شوێنێک چاکەیە باشەیە کۆیان دەکاتەوە لەبەر خوا و جیاشە بنەوە لەبەر خوا. ئەم دوو کەسە لەو حەوتاقمن، لەو حەوبەشەن کە لە ساحەی مەحشەردا بانیان لێ دەکرێت، فەرموو بچن ئەو شوێنە ئیسراحەتە بە خۆتان ئیسراحەت بکەن. ئێوە ئاگاتان لە عەزیەت و مەینەتی و عەزابی ساحەی مەحشەر نین، چونکە ئێوە ئەمە سیفەتان بوو، یەکتریەتان خۆشگەرە بوو لە بەر ڕەزامەندی خوا. چونکە ڕەوشبەرزی یەکێکە لە ئاکارە هەرە گەورەکە، چونکە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پرسیانیان کردە أكثر ما يدخل الجنة
چی شتێکەی پێغەمبەری خوا ئینسان زۆر بەو ئیشە ئەچێتە باش فەرموویەتی حسن الخلق ڕەوش جوانی وتیانە ئەی چی شتێکە ئەی پێغەمبەری خوا لەسەر تراوزی خوای گەورە قورسە فەرموویەتی حسن الخلق ڕەوش جوانی چونکە بۆ لە قورئاندا تەماشا بکەین ئاەتێکی تایبەتمەندی دانراوە بۆ ڕەوشتە جوانەکانی پێغەمبەر صلى الله عليه وسلم چەنەها ئاەتی تر بەڵام ئەمە وإنك لعلى خلق عظيم ڕەوشتی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم تەفضیل کراوە باس کراوە بە جوانی ئەوش ئەوەمان ئەگەیەنێ هەمومان بەیەکەوە ئێمە ئەو شتانەی کە باشە هەوڵ دەین بە هەمومان و پەرەی پێ بدەین بۆ خزمەتکردنی خۆمان بۆ خزمەتکردنی دەوروبەرەکەمان و هەر شتێکیش خراپە دەستی یەکتری بگرین یەواش یەواش نەیتێرین کاڵیکەینەوە لە هەر کاممان شابووە برایەک و هاوڕێیەکی دڵسۆز بتوانین ئەوە لا بدەین ئەمە گرنگە چونکە پەروەردگارە فەرمێ واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا هەموو شتێک بەیەکەوە جوانە بەیەکەوە ئەتوانی شتەکانەکەین چونکە ئەگەر وا بووین ئەو کاتە لە قیامەتە لەوپایەمان زۆر بەرزە بێتەوە زۆر بەرزە بێتەوە چونکە پێغەمبەر گیانە فەرمی عەلەیهی سەلات وسەلام لە ڕۆژی قیامەتە خوای گەورە کۆمەڵێ لەو کۆمەڵانە زندوو دەکاتەوە دەموچاویان نورانیە لەسەر مینبەری نورش دانیشتوون ئەمجا لەسەر مینبەری نوردان وەلەیسوا بئەنبیا ئەمانە پێغەمبەران نین ولا الشهداء ئەمانە شەهیدەکانیش نین ئەمجا فجث أعرابي على ركبته فقال يا رسول الله صلى الله عليه وسلم كبرايكي دشتكيات وتي بيغمر إخوة أمانة أجر بيغمران نبن أجر شهيدة كان نبن أمانة شين فيما بلي أوش فرمي قال هم المتحابون في الله من القبائل الشتى وبلاد الشتى يجتمعون على ذكر الله ويذكرونه فرمووی پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم فرمووی ئەمانە و کەسانن لەبەر ڕەزامەندی خوا یەکتریان خۆشگەرەکە و لەبەر ڕەزامەندی خوا یەکتریان بەسەر کردەتەوە چی لە شار بن چی لە لادێ و لەبەر ڕەزامەندی خواش بەردەوام گەینێتە یەک و یادی خۆیان کردووە یعنی هەر کەسێک ئەم ڕەوشتە جوانەی هەبێ لە ڕۆژی قیامەتە لەسەر کورسێکی ئاڵتوونی دانیشێ لە ڕیزی پێغەمبەران لە ڕیزی شوهەدا لە ڕیزی پیاوچاکان صالحین صادقین ڕاستگۆیان ئەمانە تایبەتمەندیان هەیە ئەم سیفەتەش ئەگەیەتە ئەوان بەو کردارە جوانەی کە ئەنجامی ئەدەی ئەمجا فەرمن هاتووە ئەبوو ئیدریسی خەولانیە فەرمێلی مەعاد ئینی ئەحەبوکە فی الله من پیاوە فەرمێ بە معاد ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێی معاد من تۆم خۆش ئەوێ لەبەر خوا سنەت وایە ئەگەر تۆ کەسێکت خۆش گەرەک بێ خۆشت هەوێ خۆش لە دڵدا بوو لە دڵام دای مەخە دەری بڕە بڵێ فڵان کەس من تۆم زۆر خۆشگەرەک لەبەر خوا ئەمە پێغەمبەری خوا ئەمرمان پێکا یەکتریمان خۆشگەرەک بیت دەری بڕین بڵێ ئینی ئەحەبوکە فی الله ئەمە سنەتە بڵێ فلان کەس من تۆم خۆشگەرەک لەبەر ڕەزامەندی خوا هیچ مەسلحەتێکم نییە بەخوا بەس خۆشتم گەرەک دڵم تۆی خۆشگەرەک ئەوش ئەڵێ ئینی ئەحەبوکە الەذی ئەحەبتەنی منش خۆشتم گەرەک لەبەر ئەو زاتە لەبەر خاتری خوا کە منت خۆشگەرەک یان خوا خۆشتی گەرەک بێ بۆ ئەوەی منت خۆشگەرەک ئەم پیاوە بە معاد دەڵێ ئەی معاد من تۆم خۆش ئەوێ لەبەر ڕەزامەندی خوا ئەوش فەرمووی دەی با موژدەیەکی خۆشت پێ بدەم معاد فەرمووی وتی با موژدەیەکت بدەمێ لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆمەڵێک لە ڕۆژی قیامەتە کورسی و شتی جوانیان بۆ دادەنرێت کورسی و شتی جوانیان بۆ دادەنرێت لە ڕۆژی قیامەتە بۆ ئەوەی لەسەری دانیشن دادەنرێت بە حەوت بە دەوری عەرشی خوایە ئەژە ڕوومەتیان وەک ڕوومەتی مانگوایە ئەوانەی ئەو کەسانە و لەو ڕۆژەدا خەڵک زۆر دەترسێ خەڵک زۆر حاڵت دڵە ڕاوچێدا ئەمان ئەمەیان نییە و ئەوانش غەمباری و خەفەتیان هیچ نییە ئەو کەسانە وتی ئەو کاتە من وتم ئەوانە چیان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یعنی بیستیەتی لە پێغەمبەرەوەی گێڕێتەوە
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەو کەسانە ئەوانن لەبەر ڕەزامەندی خوا یەکتریان خۆشگەرەکە، یعنی لە ڕۆژی قیامەتە لە دەوری عەرشی خوای پەروەردگار لایقە بەخۆی کۆمەڵێ خەڵک دانیشن لەسەر نووری مینبەری نووری، ئەمە مەعادی گێڕێتەوە بۆ ئەم پیاوە ئەڵێ بە دەوری عەرشی خوایە، ئەمجا دوایەوەشە فەرمێ هیچ خەفەتیان نییە، غەمیان نییە، هیچ ناخۆشی قیامەتیان نییە. ئەمانە ئەمجا وتم ئەی پێغەمبەری خوا ئەمانە کێن؟ وتی ئەمانە ئەو کەسانن کە لەبەر ڕەزامەندی یەکتریان خۆشگەرەکە. ئێمە ئەمەیە بەڕاستی زۆر جار ئەگەر کەسێکی خۆشگەرەک بێ لەبەر ڕەزامەندی خوا قەت فێڵی لێ ناکات، قەت غەشی لێ ناکات، قەت پاشخۆلی لێ نادا، قەت حەز ناکە لە ناخۆشی. بەڵام ئەگەر بۆ دنیا بوو شتەکان گشتێ دۆڕێ، حەزەکە پاشکولی لێدا، حەزەکە لە زەرەری، حەزەکە نەیبێ هەموو شتێک. ئێستا زۆری خۆشەویستەکان لەبەر مەستەحەت دنیایە، هەتا ها لەگەڵێ حەزەکە وەک ئەم بێ، چونکە ئیشەکەیان لەگەڵێ کە لەگەڵیان نەما حەزەکەی تر ئەم هیچی نەبێ، ئەوەی خراپەیە بێتە ڕێگایان. بۆیە ئەسڵەکە لەبەر ڕەزامەندی خوانیە، لەبەر ڕەزامەندی خوا بێت و چی کارە تا بەسەر ئەم بێتی نەوێتی، خۆشی بێ ناخۆشی بێ، بەڵکو خەفەت شەخۆی ئەگەر کاتێ نەوێتی، چونکە تۆ هیچ مەستەحەتێک لەگەڵ ئەمانێ. ئەچینە فەرمایشتێکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەم حەدیسەش هەر دەربارەی ئەو دوو حەدیسەکەی ترە تەقریبەن ئەوە دەکا ناکوێنینەوە، چونکە هەر ئەو دوو ئەواڵێ کۆمەڵێک دێن لە ڕۆژی قیامەتە و یەکتریان خۆشگەرە لەبەر ڕەزامەندی خوا لەسەر مینی مینبەری دانیشن، ئەوەی کە باسمان کە لە خزمەتی جەنابتانە. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام لە خاڵێکی تردا الرەجل عەلی دینی خەلیلیه، واتە پیاو لەسەر دینی خۆشەویستەکەیەتی. کێ خۆشەویستە زۆر لە دڵتا؟ توای لەسەر دینیەوە. فەلیەنظر، تەماشا بکە، پێغەمبەری خوا فەرمی ئەحەدوکم من یخالیل، تەماشا کە بزان کێ ڕەفیقتە، کێ خۆشەویستە، چونکە توای لەسەر دینی برادەرەکەت، های لەسەر دینی براکەت. چونکە نابێ ئینسانی چاک و باش ئەوەنە ڕەفیقی خەڵکی خراپ بکە کە حەزەکەی بیگۆڕی، هەوڵدەی بیتری بۆ ڕێگای چاکە. ئەگەر زانیت ئەم مرۆڤە بە کەڵکەوە نایە، عینادە، نایەت بە قسەی خوا نەکا، تەئکیدی لێبێ ئەم ئینسانە بۆ تۆ باش ناوێت، بۆ تۆ باش ناوێت، چونکە ئەو مافی خوا نادا، حەقی خوا نادا. خوا دروستی کردووە لەسەر زەوی دایناوە، ماڵیدا، پێی مناڵیدا، پێی پارەیدا، پێی سیارەیدا، پێی قەسریدا، پێی جستەی سەلامت کردە لە نەخۆشی. ئەم حەمکە نیعمەتە ئەمەی ئەوەنە ئێماڵێن چەندێتری دا پێی ئەم وەفای نییە بەرامبەر بەخوا. چۆن وەفایە بێ بەرامبەر بەخوا نییە؟ ئەگەر بێتش ئەوەنە هەیەی کە مەسلحەتیا لەگەڵ توە، غەیری ئەوە نە، چونکە ئەتوانی ئەم ڕەفیقانە ئەوەنە لەگەڵەیە بیبووی تەئسیری تیاکەی، تەئسیری تیاکەی، بێریتەوە بیگێڕیتەوە بۆ دەرگای خوا، بە قاپی خوا، بۆی خوای گەورە لێی خۆش بێ. ئەوە گرنگە. ئیمامی عەلیش ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئێژێ ژیر و عاقڵ ئەو کەسەیە کە لەگەڵ ئەو کەسا دەڕوات کە دەیناسێ، کە بە جوانی لەگەڵیایەتی، کە بە باشی و چاکی بۆ دنیا و خیانەتی باشە. پێشەوای جعفەر سادقە فەرمێ هاوڕێ 5 کەس مەکە، هاوڕێتی 5 کەس مەکە. یەکەمیان درۆزن، دوو لە ڕوو جەنابتان، دوو لە ڕوویەوەی گوێ لەمانەوەی بی ئەیبینێتش. درۆزن برادەری باش نییە، چونکە إن الكذب يهدي إلى الفجور وإن الفجور يهدي إلى النار. درۆ ئەیوا بۆ فوجوری، واتە ئەیبا بۆ ئەوەی بە قسەی خوا نەکا، بە قسەی خوایشی نەکە درۆزن بەردەوام بوو ئەیبا بۆ ئاگری دۆزە خوا پەروەردگار. کەواتە ئینسانی درۆزن باش نییە دوو لە ڕوو جەنابتان برادەری بکەیت. ئەم پیاوە چاکە فەرمێ. دووەمیان لێکێتر لەوانە بڵین ئەوەی کەوا سوودت پێ ناگەێنێ وە زیانتش پێ ناگەێنێ، ئەمش باش نییە برادەری فرە. کەسێ یعنی قانجازی نەبێ، زەررشی نەبێ، فرە کاتەکەت بدەی پێی تۆش وەک ئەوت لێ دێ. خراپ نییە خۆی ئینسانەکە مرۆڤەکە، بەس وەک ئەوت لێ دێ بێمایە دەرەچی لە قیامەتە، نە خێرت هەیە، نە خێریە بۆت، نە شەڕشیە. ئەمەش ئەوەنە بەشداربی لەگەڵەیە کە پێویستت بە حاجەتیەوە. سێمیان بەخیلی،
چاوچنوک ڕەزیل ئەمانە باش نین ئینسان لەگەڵیا بێ چونکە بەردەوام بە چاو تنگەکە تەنگ ڕەزیل نەبی باشە چاوچنۆک ئەی ئینسانێ چاوچنۆکە دوو لە ڕووجە نابتەن ئەی ڕەزیلە بە چاوی زۆر دەستکە بە 1000 حاڵ 250 دینار دەستی دەرەچێت خاوەنی چەند مەلایەن دینارە ئەژی خێر بکە ئێژیان 5000 فەقیرەکە لەو لاوە 20000دا هەر تەریقە بی تۆ داوای خێرێکی لێ بکەی برا ئەمە خێر بکە خەڵک چاوەڕێی دەست ئەمە بکە چۆنە بێ ئاوا ئینسانی وا هەیە ئەمەنە ماشەڵڵا خوا دایە پێی بەڵام ئینسانی واش هەیە نا ئەوە نهەیە لێ بەشی کە ئامادەیە 24 ساعت دەستی ئالە بەخەڵەیە بۆ خێر ئامانی نییە چونکە ئەوە میمە ڕەزیل باش نییە چوریک خوا خۆشی ناوێ و پێغەمبەر خۆشی ناوێ چوارەمیان ترسنۆک باش نییە فرا ئینسانێ بترسێ بەردەوام ترسنەوە بێ ئەوش باش نییە پێنجەمیان فاسق ئەو کەسەی وا فسقەکە شتی خراپە و خراپەکاری ئەنجامەدا ئەوش باش نییە لەگەڵ یابێت خاڵێکی تر لەو خاڵانە کە ئینسان وتیانە لە ئادابەکان ئەو یەکەم خاڵە ئەو پێنج بابەتمان باس کرد دووەمیان ڕەوشتی بەرز زۆر جوانە هەموو کەسێ ڕەوشتی بەرزی بوو لێ مەترسە خوا ماڵشی پێدا خوا هەموو شتێکی پێدا بە تەئکید تەماشای پێغەمبەر گیان بکەین صلی الله عليه وسلم دەربارەی هاوسەرگیری دەربارەی زەواج ئەفەرمێ ئیدا ئاتاکم من تەڕضەون خولوقەه وەدینەه فەزەوجوه ئێستا ئێمە بۆ کچەکانمان بەختەوەر نین بۆ کوڕەکانمان بەختەوەر نین لە مەسەلەی هاوسەرگیریە چونکە بە قسەی پێغەمبەر ناکەین ساڵسەنە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەگەر کەسێک کوڕێک هاتە داوای کچەکەتان دوو سیفەتی تیا بوو ئیتر چاو بنقێنە و بیدەرێ ڕەوشتی بەرز بوو دینی هەبوو یەکەم تا سوبحان الله شتە ماڵ یەکێک هەڵێ کاسبیەکە وازانێ لە برسامێ مەعاشی هەیە ئەوە زەحمەت نوێ خانی هەیە باز دین نییە دین کێشە نیە نوێژەکە کوڕەکە نوێژ ناکە بە قسەی خواکە ناکە ئەمە نییە کوڕەکەش بەس گرنگەوەی جوان بێ کچەکە ئیتر ناپرسی ئەم کچە ڕۆژوەگرێ ئەم کچە نوێژەکە ئەم کچە ڕەوشتی جوانە نییە بەشتی دنیایی هەندێک شتەیە مەعاشە باشیەیە زان جوانە عەکسەکەیش بە کوڕ و بە کچ بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم دوو شتەی هەبوو تەماشاکە ئەڵێ دینی هەبوو لەگەڵ دینیشا ئەڵێ ڕەوشتیە ڕەوشتی جا کردێتەوە یعنی ئەی پێغەمبەری خوا هەموو ئیماندارێ تۆ بڵێ ڕەوشتی لەگەڵا نەبێت لەوێ ئیماندارش بێ و ئەخلاقەکەی ڕەوشتەکەی فرە جوان نەبێت ئەمە ئەومان بۆ بێنێ چونکە ئەم دوانە گرینگە ئەم دوانەی تیا بێ ئەوە زۆر چاکە وإلا تفعلوا فتكن فتنة في الأرض وفساد عريض ئەگەر وانەکەن ئەو بە تەئکید سەر دنیا پڕی فتنە ئەبێ پڕی فەساد ئەبێ پڕی خراپە ئەبێ بە تەئکیدیش وایە چونکە ئەمە لەسەر میزاجی خوا لای داوە لەسەر میزاجی پێغەمبەری نازدار ئەو ڕێژکەڵە دایناوە بۆ ئێمە لای داوە سابینی ڕێژەی تەلاق زۆر دە ڕۆژە مالی بڕیوە 15 جارە هیچ نەبووە تەلاقیدا سێرەکە ژن و پیاوێکە هەن بە یەکەوە بچووکترین مشکلە یەکسەر تەلاقێدا یەک قسە دەرەچێ لە دەم یەکسەر تەلاقێدا ئەمە نیشانەی ئەوەیە ئەم جیلە کە دێت وەعی نییە تەوعیە نییە ئەرکەکە لایەن ئاسانە شتێکی پیرۆز نییە فرە لایەن طەبیعی وەکەوەیە کسێ عالاگە لە بازاڕ ڕدێنێ و بە دڵی نەبوو ێژە فڕی دەوتەوە نازانێ ئەمە لەو سەرەوە گونەحباریە لەو سەرەوە ئەوەیە کە پێغەمبەرگیانە فەرمێ هەر ژنێک داوا بکا لە پیاوەکەی تەلاقی بدە ئەگەر مستحق نەبێ هەروا بێ پێغەمبەری خوا فەرمێ باش نابینی تۆ ئەگەر ئەم ژنە بزانێ قەت لە ژیانێ داوا ناکە ئەگە کوڕەکەش هاکە بە کوڕەکە پیاوەکەش بڵێ پیاوەکەش
ئەگە هەروە کچەکە بنێرێتەوە بۆ ماڵ باوکی ئەوە خوای گیان باش ناکەتە نەسیب و لێ ڕازی نابێت. بەتەکید ئەم کوڕ و کچە ئەمە بزانن بەگاڵتە ناچنە ژێرباری ئەو بارە قورسەوە کە ماڵی خۆیان بڕمێنن بە ئاسان. کەواتە ئەمە ڕەوشت بەرزی ئەمەمان پێڵا، یعنی هەر کەسێ ڕەوشتی جوان بوو هات وەلاتان بیدەنێ. پێغەمبەری خوا فەرمێ بەڵام لێرە تعقیمی کردووەتە، تایبەتی کردووەتە زەواج. بەڵام بەعام وەریگرین حەدیسەکە هەر شتێ کەسێک هات ئیماندار بوو ڕەوشتی جوان بوو ئەتوانی داوای هەرچی کرد بیتن پێی، چونکە دەستی دەکەوێت و باشە بۆی. و ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باشترین شت چییە کە ئینسان بیبەخشێت بە مرۆڤ؟ یا رسول الله ما خير ما أعطي للإنسان قال حسن الخلق. ڕەوشت بەرزی کە بیدا بەیەکتر. ئیستا من و تۆ چیمانە؟ ئێمە گشتمان چیمانە؟ خۆ ئێمە هەر کەسێ ماڵی خۆیە، تایبەتمەندی خۆیە، من لەگەڵ توە ئەو لەگەڵەوە چیمانەیە؟ بەس ڕەوشت قسە و گفتار و قسە شیرینەکانە لە بینمانە. خۆ غەیری ئەمە هیچ نییە. چەند ساڵێکە ژین و ئیتر من ئەمرم پێشی تۆ تۆش دەمری دوای من و گشتمان ئەڕۆین و بۆ قیامەت وەروایە. مناڵە دوای گەورە بیژن دێنی ماڵ پەیداکەی دوای دوایەوە شواش ئەمری ئەگەڕێن و بڵێ. ئەمە ئەگەر پیاوە بەتەمەنەکان بزات ئیسە سێری دنیا بکەنەوەی چێتە تەمەن وەک یاری مناڵانە وایە دنیا. ئەوەی چووە تەمەنەوە زانێ، چونکە بۆ لە زەدەکان ڕۆی تەواو بوو یاشواش بە چاو خۆی دوینی گشتی. بەڵام گەنجەکان لێوان نەوێت تاو گێتە ئاخر حەدش یەکشت ماوە مردنە کە مردشی دوای مدەیەکە دوای مدەکە ناوەکە چەسڕێتەوە کە ئەنەما حەل لە دنیا نەبووی. هەرم چوار ڕۆژەی و کە ڕۆیشت. بەڵام چییە کە تۆ ئەگەر ئینسان ئەمانەی چاک بوو ڕەوشت بەرز بوو بە تەئکید دوای چەندەها ساڵی ترش هەر ناوی تو دێنن لە ناو مەجلیسەکان لە شوێنەکانە فڵان کەس ڕەحمەت لە گۆڕی ئەم شەو کە دانیشی لە مەجلیسێکە لە شوێنەکە ڕەحمەت لە گۆڕی ڕەحمەت لەو شیرەی خواردی لە باوکی لە خۆی بەڕاستی کەسێکی چاک بوو خەڵک ئیسفادەی لێ کرد قسەی خێریە بوو شتیە بوو تەرەوە الحاصل هەموو شتەکانی باسی. بەڵام ئەگە خراپ بوو هەر ناوی بێنە خوا ناوی مێنە هەر حەز ناکە ناوشی بێنی ناو مەجلیسەکان. کەواتە پێغەمبەری خوا ئەمەمان پێڵێ کە ئەمەمان چاک و باشە. ئەلەیرا ڕادەوەستین و کۆتایی دێنین بەم قسەی فوضەیل ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ. ئەڵێ ئەفەرمێ ئەم پیاو چاکە ئەفەرمێ فەئەجر ئەحەب ئیلەیە تا کۆتایی ئینەکەی درێژە قسەکەی بەس ئێمە بە کوردەکەی تەواوەکە چووکە کاتەکە دەرەن. ئەفەرمێ ئاوڕێتیم پێ باشترە لەوەی کە کەسێک ئیشم بۆ بکا و شتێکی پێ بدەمێ لەگەڵیان مقابلەدا. پێم باشترە ئەوەی هاوڕێم بێت، پێم باشترە لەوەی خواپەرستێک بێ بەڵام خواپەرستەکە لەگەڵیان ڕەوشتی ئەگەر نەبێ یعنی کەسێک بێ دیندار بێ و ڕۆشتی جوانتر بێ ئەمە باشترە لای منە تا کەسێک بێ دیندار بێ بەڵام ڕۆشتی لەگەڵان نەبێ. کەواتە ئینسان ئیماندار و ڕادار ئەبێ ئەمە لە بینی خۆمانە ئەو شتانەی کە جوانە یەواش یەواش نەیلین بفەوتێ و نەیلین شتە جوانەکانمان بڕوا شتی خراپ بێتە جێگای و هەر شتێکش خراپە یەواش یەواش هەمومان بەیەکەوە بتوانین ئەم شتە خراپانە کەچی بچوو بکەینەوە و لە ناوی بدەین بۆی زاڵ نەبێ بەسەر شتە باشە چاکەکاندا. وای گەڕ ڕەحمان لێ بکە عاقبەت خێرمان بکە و لەشمان سڵام بکە. یا ربی خوای لێ تەپەڕین لە گوناحەکانمان خۆش بی. یا ربی خوای عیبادەتمان لێ قبوڵ کەی. خوای ڕەحم بە پیاو بەتەمەنەکانمان بکەی و عاقبەت خێریان بکەی لەشیان ساغ بکەی. خوای ڕەحم بە گەنج و لاوەکانمان بکەی. خوای ڕەحم بە قوتابی ئەشتینیەکان بکەی و امتحانەکانیان بە جوانی و باشی جواب دەنەوە. خوای لێ تەپەڕین ڕەحم بە نەخۆشەکانمان بکەی. ڕەحم خوایە لێ تەپاڕینەوەی پەروەردگارە ڕەحم بەو کەسانە بکەی کە داوای دوعای خێران کردو قەرزارن کە دەستیان ناڕوە یان ئیمکانیەتیان لێ خوایە بۆیان پڕکەیتەوە. ئامین ئامین. الحمد لله رب العالمين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. السلام عليكم ورحمة الله وبركاته أجمعين يا رب.